بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچوەیەکن سڵاوتان لێبێ خۆشحاڵم جارێشتی بە دیداری ئێوەی هێژا شاد دەبمەوە. هەفتەی ڕابردوو لە دواهەمین کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بە سەرۆکایەتی بەڕێز مەسعود بارزانی ژمارەیەک موژدە بە هاونیشتیمانیان و فەرمانبەرانی دەستگاکانی میری لە هەرێمی کوردستاندرا. لە نێویدا پرسە گەرمەکە ئەوە بوو کە لە ماوەی 18 ساڵی ڕابردوو زەوی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە. خۆشبەختانە ئەم جارە لە موژدەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دیارە لە ئایندێکی نزیکدا دەست بە دابەشکردنی زەوی بۆ فەرمانبەرانی میری دەست پێ دەکاتەوە. ئەم شەو لە پرۆگرامی بۆ هەمووان پرۆگرامەکەی خۆتان گەنگەشەی چۆنەتی دابەشکردنی زەوی و کاتەکەی و مەرجەکان و کۆمەڵێک بابەتی تکە گەنگەشە دەکەین لەگەڵ بەڕێز ساسان عونی وەزیری شارەوانی گەشت و گوزاری هەرێمی کوردستان زۆر بەخێبەی بۆ پرۆگرامی بۆ هەمووان. هەروەها لەگەڵ ژمارەیەک لە هاونیشتیمانی و فەرمانبەرانی میری کە ئێستا لە پرۆگرامەکەی خۆتانن زۆر بەخێبێن لوتفتان نواند. کاک ساسان پێشەوەی بچینە نێو وردەکاری ئەو موژدانەی بەڕێز سەرۆک وەزیران بە هاونیشتیمانیان و فەرمانبەرانیدا حەزمێ لەوە دەست پێ بکەم ژمارەیەک لە هاونیشتیمانیانی هەولێر چونکە پایتەختە و بۆ یەککردنەوە پێشینەی پرسیارەکەم ژمارەیەک لە هاونیشتیمانیانی جێنشینی هەشتی حەسارۆک وتیان بە جەنابی وەزیر بڵێ پرسی ئێمە بەکوێ گەیشت. بە دوای موژدەکانی سەرۆک وەزیران موژدەی وەزیری شارەوانیش ببیستین کەرەمکە. بەڵێ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە بۆ ئەوەی بتوانین تیشتی زیاتر وە گفتوگۆی زیاتر بخەینە سەر ئەو بڕیارەی جەنابی سەرۆک وەزیران ڕێزدار کاک مەسعود بارزانی سەبارەت بە بڕیاری دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەرانی کە ئەمڕۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکەن و پێشتر سوودمەند نەبوونە. دیارە و بڕیارێکی زۆر گرنگە و لە ساڵی 2006ەوە بڕیاری پێدانی زەوی ڕاگیراوە. ئێستا فەرمانبەران بەڵێ ئێستا فەرمانبەران ئەو بڕیارە لە کاتێکدایە کە فەرمانبەران لە ژێر گوشارێکی زۆری حکوومەتی بەغدان بەوەی کە چەندین ساڵە جگەلەوەی شایستە داراییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان نانێرێ ئەو جارەی فەرمانبەران بە خراونەتە ژێرفشار بە بیانووی جۆرە و جۆرەوە مانگانە موچەکانیان دوا دەکەوێت لە کاتی خۆی نانێردرێ دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئیلتیزاماتی سەرشانی خۆی جێبەجێ کردووە. بۆیە ئەو بڕیارە لە کات و ساتێکدایە پشتگیری کردنی حکوومەتی هەرێمی کوردستانە لە فەرمانبەرانی خۆی پشتگیریکردنی جەنابی سەرۆک وەزیرانە لە فەرمانبەران کە ئەو فەرمانبەرانە زۆر بەدڵسۆزیەوە لە هەر بارودۆخێک زۆر خۆڕاگرانە ڕوبەڕووی هەموو ئەو فشارانە بوونەتەوە کە وە ڕوبەڕووی هەموو ئەو قەیرانانە بووینەتەوە کە دروست کراون لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و کەمتەر خەمیان نەبووە لە جێبەجێکردنی ئەرکەکانیان. بۆیە ئەوە وەکو وەڵامدانەوەیەکی سوپاسگوزاریە لەلایەن خودی جەنابی سەرۆک وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە بۆ فەرمانبەران بۆ ئەو ڕۆڵە جوانەی کە بینیتیان و ئەو ڕۆڵە باشەی کە بینیتیان و بەردەوام کە بەردەوام بووین لە بەجێکردنی. گەشەمان زۆرە لەسەر ئەو بابەتە بەس دەستپێکی پرسیارەکەم زەوی هەشتی حەسارۆک بوو. چ موژدەیەکت پێە لە دوای موژدەی سەرۆک وەزیران بۆ ئەم جێنشینانە؟ بەڵێ دیارە هەشتی حەسارۆک کێشەیەکە کە تەمەنی زیاتر لە 15 ساڵ 16 ساڵ لەوانەیە بگاتە 20 ساڵیش کە نەخشەیەکی کەرتی دروست کراوە لە شوێنێکی دیاریکراوی شاری هەولێر و تیایدا نزیکەی 14,000 پارچە زەوی نیشتەجێ و 2,000 پارچە زەوی لە بۆ بابەتی خزمەتگوزاری لەو نەخشەکەرتیە دانراوە بەسەر هاوڵاتیان دابەش کراوە یاخود هاوڵاتیان بە مافی خۆیان وەکو قەرەبوو وەریان گرتیتەوە. لە ماوەی ئەو ساڵانەی ڕابردوو خزمەتگوزاری نەگەیشتی تێ و لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە لەلایەن هاوڵاتیانەوە
داواکە گەیەندرایە خودی جەنابی سەرۆک وەزیران و جەنابی سەرۆک وەزیران هاتوو ئەو شوێنەی دیت و بەسەری کردەوە و فەرمانی کرد کە خزمەتگوزاری پێویست بگەێنرێتە ئەو شوێنە سەرڕای ئەوەی کە ئەو گەڕەکە ئاوەدان نەکراوەتەوە و خانووی لێ دروست نەکراوە. عادەتەن لە شارەوانی فەرمانگەکانی حکوومەت کە خزمەتگوزاری دەباتە هەر گەڕەچێک هەر شوێنێک بەلای کەمێ دەبی 15 ئەو شوێنە ئاوەدان بوو بیتەوە. بەڕێستان دەزانن زۆر شوێنی تاکو ئێستا لە ناو هەولێر هەیە گەڕەکەکە ماوەی 20 ساڵیشە ئاوەدان کرایتەوە بەڵام هەتا کوستا خزمەتگوزاری کانی تەواو نەبووە لە بۆ نمونە گەڕەکی هەولێری نوێ 20 ساڵ زیاترە گەڕەکە بەڵام بەشێکی زۆری کۆڵانەکانی شۆستەکانی شەقامەکانی ژێرخانەکەی ئاوڕۆ و بابەتی ئاو ئەوانە هێشتا ماوەتەوە بووی. گەڕەکی بەختیاری لە ناو جەرگەی هەولێرە زیاتر لە 30 ساڵە گەڕەکە بەڵام زۆر شوێنی ئەو گەڕەکەمایە هەتاکو ئێستا خزمەتگوزاریەکانی تەواو نەبوونە بۆیە پرۆسەی گەیاندنی خزمەتگوزاری بابەتەکی بەردەوامە لەگەڵ ئاوەدان بوونەوەی هەر گەڕەچێک خۆی فەرمانگەکانی شارەوانی فەرمانگەکانی حکوومەت ئەو پرۆسەیە جێبەجێ دەکا. حاڵەتی تایبەت حاڵەتی دەگمەنی ئەو پرسە هەشتی حەسارۆکە کە پێش ئەوەی ئاوەدان بکرێتەوە پێش ئەوەی خانووی لێ دروست بکرێ لەسەر داوای خەڵک و بۆ ڕێزگرتنێک لە داواکاری خەڵک جەنابی سەرۆک وەزیران سەردانی کرد و فەرمانی کرد کە خزمەتگوزاری پێویستی ببردرێ. لەو کاتەوەی کە جەنابی سەرۆک وەزیران سەردانی ئەو شوێنەی کردیم فەرمانگەکان تەخمینی مەزەندەی ئەو تێچوانیان کرد کە بۆ ئەو گەیاندنی خزمەتگوزاری لەو گەڕەکە پێویستە هەمووی بای بڕی 76 ملیار و 956 ملیۆن و 32 هزار دینارە. دەو کاتەشە لەو کاتە قەیراناوێشە بەڵێ ئەوە کۆی بەڵام سوورین لەسەر جێبەجێکردنی بەڵام سوورین لەسەر جێبەجێکردنی و ئێستا عەرزی جەنابت و هاوڵاتیانی خۆشەویست و ئەو کەسە بەڕێزانە دەکەین کە مڵچیان هەیە لە هەشتی حەسارۆک لە بۆ ئەوەی کە بەڕێزیان بزانن. چمان دروست کردیە لەوێ دروستکردنی بەشێک لە شەقامی سەرەکی 6 مەتری لەگەڵ ئاوەڕۆکەی ئاوەڕۆی سندوقی و ئاوەڕۆی لولەیی بە گوژمەی 7 ملیار و 594 ملیۆن ئەو جادە دووسایدە ئێستا تەواو بووە و ئەو سەر و ئەو سەری گەڕەکی هەشتی حەسارۆک بەیەکەوە دەبەستیتەوە. پرۆژەی کاری خۆڵکاری بۆ شەقامەکانی 40 مەتری و 6 مەتری بە گوژمەی 348 ملیۆن و 947 هزار دینار ئەوەشمان جێبەجێ کردیە. سێەم پرۆژەی کاری دیزاین و ڕووپێوکردنی شەقامەکانی ناو گەڕەکەکە بە بڕی 180 ملیۆن دینار ئەوەش جێبەجێ کرایە. لە ئێستادا کاری خۆڵکاری قۆناغی یەکەم لە بۆ 4 زۆنە ئەیوبی و سیودی لە بۆ زۆنی سی ئیستا بۆ گشت شەقامەکانی 12 مەتری 15 مەتری 20 مەتری 30 مەتری ناو گەڕەکەکە دەکرێت لەلایەن دایرەی ڕێگاوبانی هەولێرەوە هەمووی لەو ماوەیەدا کە ئەو قەیرانە دارایەشمان هەیە سەرڕای هەموو ئەو قەیرانانەی کە هەیە ئەو بڕەپارانە هەمووی سرف کرایە خەرج کرایە لە بۆ هەشتی حەسارۆک بێجگە لە لێدانی 6 بیری ئاوی خواردنەوە. ئێستا ئەوەی کە دائیرەی ئاوەدانکردنەوە جێبەجێ دەکا بە بڕی 884 ملیۆن و 400 هزار دینارە جێبەجێ دەکرێت ئەوە لە زۆنی سی. لە بۆ زۆنی بی دەرخستە هەیە بە بڕی 726 ملیۆن دینار کە لە ڕۆژانی داهاتوو لەلایەن سەرۆکایەتی شارەوانی هەولێرەوە خۆیان بەڕاستەوخۆ بە مەکائینی خۆیان بە توانای مرۆیی خۆیان ئەوەش دەست پێ دەکەن. ئینشاڵڵە لە زۆنەکانی دی ئەو بابەتەش تەواو دەبێت. سپاس دەکەم ئەو داتایە حەز دەکەم شتێکی نوێ بوو دەست خۆش بێ جەنابی وەزیر. اینجا بابینە سەر جێبەجێکردنی موژدەکانی سەرۆک وەزیران میکانیزم و پێوەر و ڕێنمایەکان مەرجەکان چین بۆ فەرمانبەرانی میری کە زەوی بەسەریاندا دابەش بکرێت. بڵێ با سەرەتا لە میکانیزمەکەەوە دەست پێ بکەین. میکانیزمەکەی چۆنام پاشەوەی ئەو بڕیارە دەرچوو لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئێمە یەکسەر دەستمان بە وەک وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار
لەگەڵ کەسە پسپۆڕ و شارەزا و تایبەتمەندەکانی ناو وەزارات بە ڕێزان ڕاوێژکار و بەڕێوەبەرە گشتیەکان گفتوگۆی ئەو بابەتەمان کرد چۆن خێرا دەست پێ بکەین. ڕۆژی یەکشەممە کۆبوونەوەیەکی تایبەتمان کرد لەسەر هەندێک پێوەری پلانسازی کە ئیشی لەسەر بکەین لە بۆ ئەوەی لە مستەقبل ئەو گەڕەکانی کە بەسەر فەرمانبەران دابش دەکرێت گەڕک بن هەموو بابەتە پێویستەکانی تێدا بێ لە ڕووی پانایی شەقام، پانایی شۆستا، هەبوونی ناوچەی سەوزایی، ناوچەی خزمەتگوزاری و هەر بابەتێکی تری پێویست کە لە هەر سێکتەرێک یاخود لە هەر گەڕەچێک هەمووی کاری هونەری دەوێت کاری بەڵێ تەکنیکی دەوێت پێشینەی دەوێت بۆ ئەو گەڕەکە زۆربیان نوێ دەبن پێم وابێ. ئەوجا لە ڕووی ئیداریەوە لە ڕووی هونەریەوە ئەو بەرزەفتەیەمان دانا و گفتوگۆمان لەسەر کرد. ئەمڕۆ ڕۆژی سێشەموو کۆبوونەوەی هەموو سەرۆک شارەوانی و بەڕێوەبەری گشتیەکانی شارەوانی لە هەموو هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێوەبەری نەخشەدانانی ئاوەدانی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کەسە تایبەتمەندەکانی ناوەزارەت کۆبوونەوەمان لەگەڵکردن و ڕێکارەکانمان لەگەڵ باسکردن کە چۆن دەست پێ دەکەن. یەکەم شت ماستەر پلانی شار و شارۆچکەکان لە بەردەمی خۆیان دادەنێن تەمەشا دەکەن ئایا زەوی پێویستمان هەیە وەکو مڵکی شارەوانی کە لە بۆ مەزەندەکردنی ئەو فەرمانبەرانەی کە لە سنووریان هەیە جاری هەر بە مەزەندەکراویە تاکو دواتر دەبێتە ژمارە ئایا زەوی پێویست هەیە ئەگەر زەوی پێویست هەبووە زۆر باشە ئەگەر زەوی پێویست نییە ئەوە دەبی لە ناو ماستەر پلان شوێنی پێویست بدۆزنەوە ئەگەر لە ناو ماستەر پلان نەبوو دەبی ماستەر پلان فراوان بکرێ و ئەو شوێنانە دەستنیشان بکەن کە مڵچێتی زەویەکەی سەر بە چ وەزارەتێکی ترە لە بۆ ئەوەی کاروباری کوژاننەوە ئیفراز دروستکردنی نەخشەی کەرتی دروست بکەین وە کۆمەڵێک ڕێکار و ڕێنماییمان ئەوڕۆ لەگەڵ باسکردن بۆ ئەوەی ئەو هەنگاوانە بە شێوەیەکی سەلێز بە شێوەیەکی باش بەڕێوە بچێ و تەنانەت داوامان لێکردن کە لیجانی متەفەریغ لە بۆ جێبەجێکردنی ئەو کارانە دابنێن. دیارە فەرمان چەندتان کات پێویستە جەنابی وەزیر بۆ جێبەجێکردنی ئەو مژدانە؟ بەڵێ چەندتان کات دەوێت لەسەر تاسەری هەرێمی کوردستان دوای داڕشتنی نەخشە و پلان و بەشە هونەری و تەکنیکەکەی چەندتان کات پێویستە؟ لەوانەیە ئێستا کاتێکی دیاری کراوە خەریکە هاونیشتیمانیانی مە لەگەڵ سەردەمی خێران حەزیان لێ بە خێرایی بیزان بەتەکیت سەرڕای ئەو بارودۆخەی کە فەرمانگەکانی حکوومەت تێیدایە بەڵام ئەو بڕیارە زۆر بە باشی لەلایەن سەرجەم فەرمانگەکانی شارەوانیەوە لە هەموو پارێزگاکان لە هەموو ئیدارە سەربەخۆکان وەرگیرایە و دڵنیای بەڕێستان دەکەمەوە و دڵنیای فەرمانبەرانی خۆشەویست دەکەمەوە کە فەرمانگە پەیوەنددارەکانمان زۆر بە دڵسۆزیەوە کار لەسەر ئەو بابەتە دەکەن دەیکەنە ئەولەویەتی خۆیان بەڵام بە کاتێک ئەمن نەڵێم و سبەینێ نەتوانین لەو کاتە ینی ئیلتیزامی پێوە بکەین بەڵام دەکرێت بە دڵنیاییەوە ئەوە بڵێم کە فەرمانگە پەیوەنددارەکان شەو و ڕۆژ دەخەنە سەر یەک بۆ ئەوەی ئەو پرۆسەیە بە خێراترین شێوە بەڕێوە بچین. اینجا جەنابی وەزیر دەچمە لای میوانەکانی دیکەمان گەنگەشەمان زۆر دەبێت بەسەر چاو حەزم لێ ئەگەر پرسیارتانە کەرم بکە فەرموو. سوپاس دەستخۆشتان بەخێر بێ سەرچاو کەوتو بن بە هیوای بەردەوامی بە خێراتنی جەنابی وەزیر دەکەم. بەخێر بێ تۆش. ئێمە وەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو کاتێک ئەوەمان لە بەرچاو بووە کە سەرۆک وەزیرانێکی خۆڕاگرمان هەبووە لەگەڵ هەموو ئەو قەیرانە ئابووری و سیاسیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە بەڵام جەنابی سەرۆک وەزیران زۆر بە وردی زۆر بە کۆڵنەدەرانە ئەو بارودۆخانەی هەموو تێپەڕاندۆ بە لێزانانە هەڵسکۆتی لەگەڵ کردو. سوپاسی دەکەین ئەوە پێش ئەوەی کە داواکاریمان هەبێ و پێشنیارمان هەبێ بۆیانکاریشتان داناوە. بەڵێ بەڵێ ئەکیت جەنابی وەزیر لێرێ فەرموو. وەڵای جەنابی وەزیر ئێمە وەک ناو شار نا وەک دانیشتوانی دەرەوەی شار دەڵێم وەک شارۆچکەکان وەک دەوروبەری پایتەخت بەڵێ ئێستا ئێمە بنسڵاوە بە نمونە دەهێنمەوە کۆمەڵک زەویمان هەیە گەڕۆسۆر و تەعجیل و ئەو بابەتانە پێویستیان بە خزمەت گوزاریە لە ئێستادا هەندێکیان خزمەت گوزاریەش سەرەتاییان بۆ چووە بەڵام نەگەشتۆتە ئاستی تموحی ئێمە وەک چاوەڕوانیمان لە حکوومەتێکی وەها بەهێز و سەرۆک وەزیرانێکی وەها باش
چاوەڕوانی زیاتر دەکەین و بە هیواین خزمەت گوزاری باشترمان بۆ بێن و ئینشاءڵڵا دەست خۆش بێ چی بەڕێزێشکە فەرموو ئەوە خزمەت گوزاری دەوروبەری پایتەختە جەنابی وەزیر سەرەتا دەستخۆشی لە بەرنامە جوانەکەتان دەکەم مایکەکە لە خۆ نزیکەی سپاسی تایبەتمان لە بۆ جەنابی سەرۆک وەزیران و جەنابی وەزیر و پارێزگار و هەموو بەڕێوەبەرە گشتەکان ئێمە وەکو خاوەنزەوی و نوێنەری خاوەنزەویەکانی قەرەبووی گوندی کۆری ڕاستەکەی جێگای دەستخۆش قەرەبووی گوندی کۆری بەڵێ ڕاستەکەی جێگای دەستخۆشیە پاشی ئەوەندە مەشاکلوانە جەنابی سەرۆک وەزیران بڕیارێکی زۆر بە وێرانەیدا زەویەکان تاپۆ بکرێ و ڕێگا پێدانیشیان پێ بدرێ بەنسبەت داواکاریەکان ڕاستەکە ئێستامە وەکو باسم کرد هەم تاپۆ هەم ڕێگە پێدانمان هەیە ئێستا کێشێکی ئەساسیمان هەیە کە ڕێگامان لێگیراوە لەو دوسێ ڕۆژە 25 مانگ بە تەعدید 25 سێ لە نووسراوە کرا لە دەستەی وەبەرێنان بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرێنانی هەولێر لەگەڵ جەنابهامانجی لەگەڵ پارێزگاری هەولێر لە بۆ دەرگاکەی ئەو شەقام بەناو گوندی کۆریدا دەڕوە شەقامێکی گشتیە بەڵام ئێستا بەداخەوە لەلایەن کۆمپانیای خزمەتگوزاری گوندی کۆری ڕێگریمان لێ دەکرێ و بربەست دروست دەکرێت لە بۆ بڕیارەکانی حکوومەتی هەرێم لێە ڕاستەکەی ئەوەیە کە لە داواکە سەرچەکانمان داوایەکی دیکەشمان ئەوەیە لانی کەم بەس ئەو کارەبا لەو قۆناغی لە بۆمان دابین کرێت کێشەی 5,000 عیلەی عەلدەبی لە کۆڵ کرێسیاتیش دەبنەوە ئەوەش دەبێتە سەرکەوتن و دەستکەوتێکی گەورە لە بۆ جەنابی سەرۆکی حکوومەت و ستافە بەڕێزەکەی جەنابی وەزیر وەڵامی ئەو دوو بەڕێزە بداتەوە ئێستا دێمە لای جەناب مام شوانیش ئەگەر قسەی بکە هەمان ئاخر با دوو بێ دێم وڵات ئێستا دێم وڵات قوربان جەنابی وەزیر ئەم بەڕێزە باسی خزمەتگوزاری دەوروبەری پایتەختی کرد حتما کە دەڵێ دەوروبەری پایتەخت شارەکانی دیکەش لە هەرێمی کوردستان شارۆچکە و کۆمەلگا لە دەوروبەری هەیە ئێمە با بەگشتی قسە بکەین بۆ دەوروبەری شار چ پلانێکتان هەیە ئەوانەی کە تاوە ئێستا خزمەتگوزاری سەرەتایان نەگەیشتە یان ئەوە تا خزمەتگوزاری دەستی پێکردو و تەواو نەبووە کەرم کە دڵنیای ئەو برا بە ڕێزانە دەکەمەوەەوە دڵنیای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەینەوە کە جەنابی سەرۆک وەزیران بەردەوام پێداگیرە لەسەر بابەتێک ئەویش ئەوەیە هاوڵاتیان چەقی بایەخدانی حکوومەتی هەرێمی کوردستانن و هاوڵات داواکاریەکانی هاوڵاتیان جێی بایەخە کەواتە گەیاندنی خزمەتگوزاری بە هەر شوێنێک کە هاوڵاتی تێدا بێت لە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام یەک تکامان لە هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان هەیە ئەویش ئەوەیە دڵنیابن کە ئەگەر بارودۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان مساعید بێ لە بۆ ئەوەی بتوانین خزمەتگوزاری بگەێنین جا ناو شار بێ ئەطرافی شار بێ شوێنە دوورە دەستەکان بێ بە دڵنیاییەوە ئەو خزمەتگوزاریە دەگەیەندرێ بەڵام لە کاتی قەیران لە کاتی نەبوونی سیولەی مادی لە کاتی نەبوونی بەردەست لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تاکید ئەو بابەتە لەوانەیە تۆزەک تەعجیل بکرێ یاخود دوا بکەوێت هەتا کاتێکی تر کاری لەسەر دەکرێم سەبارەت بە گەڕەسۆر و زەویەکانی تەعجیل و ئەو شوێنانەی کە خزمەتگوزاری نەگەیشتی تێ و زۆر شوێنی تریشمان هەیە وەکو کەرک و چێ و چێ جێدیش هەیە کاتاکوستا خزمەتگوزاری نەگەیشتی تێ بە دڵنیاییەوە لە پلانی سەرۆکایەتی شارەوانی هەولێردایە کە ئەو خزمەتگوزاریانە بگەێنێ بەڵام لەوانەیە نەتوانین سبەینێ دەست پێ بکەین بەڵام لە پلاندا هەیە هەر کاتێک دارایی پێویست بەردەست بێ بە دڵنیاییەوە ئیشی لەسەر دەکرێ و حکوومەت و هاوڵاتیان کاکسەهین دەکرێت زۆر بە دڵنیاییەوە ئەوە بڵێم کە زۆر تەفاعل و تێکەڵاویەکی زۆر باشەیە لە نێوان هاوڵاتیان و لە نێوان فەرمانگەکانمان هەموو ئەو بەڕێزانە کە بەردەوام سەردانی فەرمانگەکان دەکەن وەکو تەواوکەری یەکتری گوێشیان لێ ڕادەگیرێ وەزیر فەرمانبەرانی میری کێن خۆ قابلە بێگانەنین هەمووی لە کوڕ و کچی ئەو میلەتەی خۆمانین هەموو کەسکاری یەکترین و هەمووان ئاگامان مەبەستم چییە زۆر کێشەی موزمین هەبووە کە ماوەی 10 ساڵ 15 ساڵ ماوەتەوە چارەسەر نەکراوە ئێستا فەرمانگەکان خەریکی چارەسەرکردنین ئەوە نیشانەی بە دەنگەوە هاتنی
هەم جەنابی سەرۆک وەزیران هەم کابینە هەم فەرمانبەرانە بۆ چارەسەرکردنی هەر گرفتێک کە هاوڵاتیان هەیبێەوە ئێمە خۆمان بە بەرپرسیار دەزانین بەرامبەر ئەو گرفتانەوە هەندێک لەو گرفتانە باوەڕکەن کە بڕیاری ئیسtisnایی ویستیە یعنی لە چارچێوەی یاسا و ڕێنماییەکان چارەسەر نەبووە هەر لێشە ئەو گرفتە مایتەوە بەڵام لە نەتیجە هاوڵاتی هەیە کە گرفتێکی هەیە ناچار بوون دەیەوێت چارەسەر بکرێ حکوومەتیش مەسئولە لەو خەڵکە بۆیە زۆر جار بڕیار دەدرێ کە تەنها بەرژەوەندیەکە یعنی بەرژەوەندی حکوومەت لە بەرچاو ناگیرێ بەرژەوەندی هاوڵاتی لە بەرچاو دەگیرێت وەڵامی ئەو بەڕێزەی دووەم کە باسی لە سەبارەت بە قەرەبووی گوندی کۆریە و ڕێگای گیرایە بە تاکید ئاگداری سەرۆکایەتی شارەوانی هەولێر دەکرێتەوە بە تەنسیق لەگەڵ بەڕێز جەنابی پارێزگار کە ئەو بابەتە بە زووترین کات پێم وایە چارەسەر دەبێ و ئەوە نابیتە گرفت سەبارەت بە ئاو کارەبا دەکرێت ئێمە وعدی ئەوە بدەین کە هەوڵ دەدەین بە زووترین کات چەند بیرێکی ئاو لەو شوێنە لێ بدرێ بۆ ئەوەی دەست بە کارەکانی خۆتان بکەن دێم وڵای ئێوەی بەڕێز دڵنیابن هەمووی ئەوەی پرسیار هەبێ بەشداری دەکات لەو پرۆگرامە جەنابی وەزیر پرسیاری ئەوە دەکرێت سوودمەندبوونی داهاتووی فەرمانبەران پێم وابێ هەموو موچەخۆرێکی حکومی ئەوەی کە ئەو مەرجانەی تێدایە پرسیاری گرێبەستەکان دەکرێت فەرمانبەرانی گرێبەست دەتوانن سوودمەند بن لە موژدانە ئەو بابەتە جارێ بایە بڕیاری لێ بدرێ لەو کاتەی کە ڕێنمایی و خاڵەکان لە بۆ ئەو فەرمانبەرانە دەستنیشان دەکرێت ئەو کاتە بڕیاری ئەوەش دەدرێ کە ئایا گرێبەستەکان شمولیان دەکا یا شمولیان ناکە بەڵام هەروەکو پێدانی حەقێک لە بۆ گرێبەستەکان دەمەوێت ئیشارەت بۆەوە بدەم کە فەرمانبەرە گرێبەستەکان فەرمانبەری زۆر دڵسۆزن زۆر لێ هاتوون زۆر بە دڵسۆزیەوە ئیش و کارەکانی خۆیان دەکەن کە هیچ جیاوازیەکیان نییە لەگەڵ فەرمانبەرانی هەمیشەیی بۆیە شایانی ڕێز و سوپاسن و لە هەموو ئەو فەرمانگانەی ینی تەنانەت ئەو ڕۆژ لەو کۆبوونەوە باسکرا هەموو فەرمانگەکان لەسەر تاسەری هەرێمی کوردستان ئەو فەرمانبەرانەی کە گرێبەستن بەبێ جیاوازی زۆر بە دڵسۆزیەوە هەروەکو هاوپیشەکانیان فەرمانبەرانی هەمیشەیی ئەرکەکانی سەرشانی خۆیان جێبەجێ دەتوانین ئەوان دەتوان هیوایە بچێنن بۆی کە ئەوانیش لەوانەیە ڕۆژێک سوودمەند بن لێی با چاوەڕێی ڕێنماییەکان بکەین خۆش نییە هیوایەک دروست بکەین و دوایە باش پێچەوانەکەی سیارێکی دی هەیە فەرمانبەرێک لە ڕەواندزە لە سلێمانی فەرمانبەرە لە شارە زور فەرمانبەرە بەڵام ماڵی لە هەولێرە یان لە ماڵی لە سلێمانێ و لە هەولێر داوامی ڕۆژانەی هەیە و هەفتەی ڕۆژێک دەگەڕێتەوە یان لە دووەکەەوە دەچێتە سلێمانی یا لە سلێمانی وە پێچوانەوە پرسیارەکە ئەوەیە ئەگەر سوودمەند بێ پارچە زەویەکەی لەکوێ وەردەگرێ لەو شوێنەیە کە تێدا نیشتەجێ وەکو ژیانی ڕۆژانەی یان ئەوە تا داوامی ڕۆژانەی بۆ هەژمار دەکرێت زۆر پرسیاری ئەوش دەکەم عادەتەن بڕیار کە دەردەچی لەسەر زۆرینە جێبەجێ دەکرێت حالەتە زۆرینەکە چۆنە ئەوەیە کە هەر کەسە لە شوێنی مەسقەد ڕاسی خۆی ئەو شوێنێک کە ئیشی تێدا دەکا لەوێ زەوی وەردەگرێت بە نسبەت ئەو بەڕێزانەی کە لەوانەیە نسبەیەک لە فەرمانبەرانی حکوومەت هەیە خەڵکی شارێکە بەڵام دانیشتی شارێکی دیە یاخود کارەکەی لە شارێکی دیە ئەوە ئینشاءڵڵا لە ڕێنماییەکە جێی دەکرێتەوە و چارەسەری ئەو بابەتە باشێ پرسیارش دیگە جەنابی وەزیر لەم کابینەیە سەرڕای ئەم هەموو قەیرانە و ئەم هەموو ململانێ نێوەخۆیی و ئیقلیمی و کێشەمان لەگەڵ بەغدا زۆر جار لە بەرنامەکان ئاماژەم پێ کردووە بەڕێز مەسعود بارزانی گرنگێکی بەرچاو ینی خەڵک دەیبینێ من دەیبینم جەنابەت دەیبینی هاو نیشتیمانیان دەیبینن ینی تەنانەت بەم دوایانە شەردانی هەڵەبجەی کرد ئەوەی زانیومە سەرۆک وەزیران زۆر ئامانجێتی خزمەتی دەڤەری گەرمیان و هەڵەبجە بکە بەهۆی ئەو کارە ساتانەی کە لە ماوەی ڕابردوو بەسەری هاتۆ هەر لە ماوەی ڕابردوو ژاوەکو پێویست ناتوانراوە خزمەتی ئەم دەڤەرانە بکرێ لە دابەشکردنی زەوی کە بڕیارەکەتان جێبەجێ کرد چەندە ئەو دەڤەرانە لە بەرچاو دەگرن بۆی بە خێرایی ئەوان سوودمەند بن بەدڵنیاییەوە جەنابی سەرۆک وەزیران بەردەوام لەو کۆبوونەوانەی کە دەیکەین یا لەو ڕێنمایانەی لە بۆ باشکردنی خزمەتگوزاری و پێشکەشکردنی خزمەتگوزاری کە دەکرێت
هەموو دەڤەرەکانی کوردستان بە یەک چاو تەمەشا دەکات و جەنابیان جەخت لەوە دەکاتەوە و پێداگیرە لەوەی کە هەموو ناوچەیەکی کوردستان پێویستە وەکو یەک خزمەتگوزاری بگاتێ و جەنابیان سەردانی هەڵەبجەی کرد و کۆمەڵێک بڕیاری زۆر باشیدا کە ئێستا ئەوەی کە پەیوەستبی بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە ئێستا ئێمە ئیشی لەسەر دەکەین و لە ڕۆژانی داهاتوو دەچیتە بواری جێبەجێکردنەوە بە تاکید هەڵەبجە گەرمیان وەکو و ناوچەکانی تریشکە وەکو بەڵێ کە بەردەوام لە ساڵانی ڕابردوو لەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان قوربانیان داوە شەهیدیان هەیە ئەمفال کراون کیمیاباران کراون بە تاکید بە چاوی ڕێز و تەقدیر تەمەشا دەکرێ و هەر بابەتێک کە پێویستبی بۆ ئەو ناوچانە بەدڵنیاییەوە جێبەجێ دەکرێت سەبارەت بە پرۆسی پێدانی زەوی ئەو ڕۆکە کۆبوونەوەمان لەگەڵ سەرجەم فەرمانگەکان کرد سەرۆکی شارەوانی کەلار بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی گەرمیان مدیری تەختید عمرانی بەڵێ و هەروەها هەڵەبجە و شارەوانیەکانی سەرۆکی شارەوانی هەڵەبجە و بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی هەڵەبجە و بەڕێوەبەری نەخشەدانانی ئاوەدانی هەڵەبجەش وەکو هەموو شار و شارۆچکەکانی تر بەشدار بوون لەو کۆبوونەوەیە و مداخلەی پێویست کرا و گوێ لە گرفتەکانیشیان ڕاگیرە و بەدڵنیاییەوە وەکو هەموو شارەکانی تر ئەو پرۆسەیە لەوێش هاوشان بەڕێوە دەچی و هەوڵ دەدەین خێراتریش با پرسیارێک کرد لێ بکەم و وەڵام بدە و دەچمەوە لای میوانەکانم بەڵێ بەسەر بەو پێ شارەوانی وەزارەتێکی تایبەتمەندە ینی ڕاستەوخۆ پەیوەندە بە خزمەتی خەڵکەوە لە نزیکەوە هەڵێن فەرمانبەری گرێبەستان زۆرە لە هەرێمی کوردستان لە هەموو شارەوانەکان ئەوەی من بیستمە نزیک 14,000 خۆی لە 14,000 فەرمانبەری گرێبەست دەدات پلانتان هەیە بیانکەن هەمیشەیی بابەتی بە هەمیشەیی کردنی فەرمانبەرانی گرێبەست تەنها لە وەزارەتی شارەوانی نییە بەڵکو هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانبەری گرێبەستی هەیە و ئەوە یەک لەو پرسانەیە کە چەند جارێک لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باسکراوە نەوەک تایبەت بە وەزارەتی شارەوانی تایبەت بە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێم وەکو مستحقاتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە بودجە لە حکوومەتی فیدرالی پێویستە ئەو فەرمانبەرانە شوێنیان بکرێتەوە لەبەرچی لەبەر ئەوەی کە ساڵانە خەڵکەکی زۆر فەرمانبەر کە تەمەنی دەگاتە تەمەنی خانەنشین بوون خانەنشین دەبێت ئەو فەرمانبەرانە دەڕۆن و شوێنیان بە فەرمانبەری تازە پڕ ناکرێتەوە و ئەو پرسا زۆر بەجددی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران چەند کۆبوونەوەیەک قسەی لەسەر کراوە و بەدڵنیاییەوە لە کاتی چارەسەربوونی ئەو کێشانەی بە تایبەتی کێشەی موچە و میلاکاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بودجەی فیدرالی و ئیستحقاقاتی هەرێمی کوردستان لە بودجەی فیدرالی ئەو بابەتە جارێکی تر دەخرێتەوە بەرگفتوگۆ و چارەسەری پێویست ئەو کاتی و بڕیاری پێویست ئەو کاتی گفتوگۆی لەبارەوە دەکرێت فەرمە قوربان پرسیار دەبڵە جنابی وەزیر زۆر سپاس بۆ ئەو بەرنامە جوانە بەڕاستی لە کات و ساتی خۆی بوو سپاس بۆ تۆ بەخێر بەرنامە چۆ بەڕاستی بژیت و لێرەوە زۆر سپاسی بەڕێز سەرۆک وەزیران بەڕێز کاک مەسرور بارزانی و بەڕێز کاک ساسان عەونی زۆر ئاسانکاریان و کردینە بەڕاستی زۆر پشتگیریمان بووینە لە نزیکەوە هەموو کات لەگەڵمان بۆ کاک ساسان عەونی بەڕاستی و لێرەوە سپاس سەرۆکی حکومەت دەکەین کە لە شوێنێکی دووردەست لەمایان فڕێدا بوو ئەمە هیناوە شوێنی خۆمان ناو گوندی کۆری بەڵێ بەڵێ ئەمە بەناوی نوێنەران و هەموو خاوەن جەنابی سەرۆک وەزیران هاتە سەردەمی لافاوەگە هاتە لاتان بەڵێنیدا قوتابخانەی دروست کرد سپاس بۆ خۆی گەورە بەڵێنەکەی جێبەجێ کرد مە بەناوی هەموو نوێنەرەکان و هەموو خاوەن زەویەکانی زۆر سپاسی بەڕێزیان دەکەین ئەمە هێناوە ناو شوێنی خۆمان ناو گوندی کۆری بەڵام لێرە هەندێک کێشەمانێ بە سەراحەت ئێستامە بووینە قوربانی کێشەی گوندی کۆری و ئیسپانی شقامەی گشتیان بە دواندا ژیر کردیە ئەو دەڵێ نای بێردابێ ئەو دەڵێ نای بێردابێ باشە لە هەمان کاتی شارەکەی توش هەردێکاکەیە بەڵێ لە هەمان تازە ئاماژەی پێدا ئەز دەکەم بەڕووتر باسی بکەین بەڕاستی دەتەوێت دیسان تاکیت ئەخر ئەمە 10 ساڵە چاوەڕێنە کاکە هەمومان کرێکی هەمومان کوڕە فەقیرم کوڕێ ئەو وڵاتەینە باشە
بصراحة لها ما كاتي يعني رقا بيدان أو كاك يوسف يقلوانا تثبيت حدودي لبو كده رقا بيداني وقلت التابوشية ناتواني بس السعر دكي خوي ريجني داخل بي باشا بوزي بۆ دیاریکرای 24 ملیۆن دینارە لەکات دەفتەرە کوشتەکە والله زۆر نییە ئێستا داواکارەکە چێ داواکارەکەمان ئەوەیە ئەو ڕێگایمان لۆ بکرێتەوە ئەگەر کاکساسان حەونی زۆر غەم خۆرمان بۆ بەڕاستی سوپاسی دەکەن ئەگەر ئەو زۆر سایدەشمان لۆ ناکەنەوە بەدیلمانێ بەدیلەکەشمان پردەکەی ئەو دیویە لای کوردستان سیلۆمان دروستکەن ئەگەر کاکساسان حەونیش ئەمن سوپاسی دەکەم بەس وەکو ئیزافەک لۆ قسەکانی بەڕێزی کاکساسان بەیانیش بۆ شۆفەرەوە بێتە ماتیقەکەین گۆ وەکو ئیزافەک لۆ قسەکانی بەڕێزی چکە لەگەلمان مادیە بەڕاستی لە ورد و دریشتی ئەگەداری کێشەکەمانە سەردانی بەڕێزیشمان کردێت زۆر یعنی پشگیرمان بۆ بەڕاستی ئەمە بەدیلمانەیە بەدیلەکە چییە؟ زەوی توجاری حکومت زۆریە لەوێندەر باشە زەویمان زۆرە دەتوانی ئەو زەویانە دوو سێ زەوی بفرۆشی بەسە باشە لە مزایدێک ئەو خزمەت گوزاری سەرەتاییەکان وەکو چی وەکو ئاو ئاوەڕۆ لەگەڵ چی لەگەڵ ئەو پردەمان و دروستکردان لە قیر و کارەبا سەبر بەڵام ئەوەی سەرچیە ئەوەی سەرچیە تمومان کەمە بەڕاستی ئەوەی سەرچیە ئەو پردە دروست بکرێ باشە بتوانین خاین دروستکەین لە هەمان کاتی ئەو ئاوەڕۆیش بکرێتن هەتا خەڵک بتوانانی خانوو دروست بکاتن بە سەراحەت لەبەر ڕێژەی کرێتی کەم دەبیتەوە لە وڵاتی کێشەیەمەش ئەمە بەڕاستی وڵاتی خۆمانە خاچ خۆمان خۆش دەوێت حکوومەتی خۆشمان خۆش دەوێت نامانەیە گردبوونەوەی بکەین ئێستا مەنوێنی خەڵکینە خەڵک داوامان گردبوونەوەی بکەن ئەمە بەڕاستی ئێستا دەست خۆشگەیشت فرسەت بدەوانی دیکەش با بەشدار بن سەلامەت بی بەڵێ ئەوە بەدیلەکەی قسەی کاکساسان حەونی بەگە بتوانیت سێ عەردی فرۆشین لەوێدە توزاریمانەیە پارەکەشی باشە چێشکەشمان پێ چارە سەر دەبی حەز دەکەین بەڵێنمان پێ بدە لەو هەفتەی ئەو چێشەی چارە سەر بکە وەزارەتە خۆ دوکانی عقاراتێ سەلامەت بی جوابی و بەڕێزەی بدەینەوە زۆر بۆ پەلە ئێستا دێم وڵات برای بەڕێز و خۆشەویستمان ئەتوو کە دەنگت بە ئاسانی دەگاتە وەزارەت دەنگت دەگاتە پارێزگا دەنگ دەگاتە سەرۆکایەتی شارەوانی و دەتوانی بەردەوام بچی و پێشنیاری خۆت بدەی وە گوێشر لێ ڕادەگیرێ ئێلۆ باسی گردبوونەوە دەکەی ینی بەبێ گردبوونەوە ئیشەکە جێبەجێ دەکرێت جەنابی سەرۆکوەزیران حەقەکتان هەبووە حەقەکەی بڕیارێکی ئیستیسناییدا حەقەکەی لە بۆتان گەڕاندەوە وەکو گوتم مشکلەی جادەکەتان لە بۆ چارەسەر دەکەین تاپۆ کرایە ڕێپێدانتان هەیە داوای خزمەت گوزاری دەکەم بەسەر چاو پێشنیارت هەیە دەڵێ زەوی بفرۆشن ئەگەر بەتەنز لێ مۆگری بەخوا ئێستا مالیاتێ دەبێ بڵێن جەنابی وەزیر خۆی شۆفێری شۆفڵەکە بکەوە بێ چاچ بکەوە باشتری چارەسەرە با فرسەتی برادرانیت کەم بە دڵنیاییەوە ئەو داوایە لە بەرچاو دەگیرێ و دڵنیا بن سەرۆکایەتی شارەوانی ڕادەسپێرین ئیشی پێویست بکە سەلامەتی و فرسەتیوانی کەژوە باشە بە خێرایی فەرموو تا کاکساسان ئینکاری ناکرێ مزامەلەش نییە ئەتوو زەی دەستت دیارە لەگەڵ براگەورەی بەڕاستی کارزانیش بە سەراحەت سەرۆی شارەوانی زۆر ماندی بۆ لە بۆمان پێشی کارزانیش بە سەراحەت کاک عەبدولواحید زەی دەستی دیارە یادی بەخێر زۆر ماندی بوولۆمان بەڵام یعنی فکرات دوسێ فکر لە فرێکی باشترە ئەمە لە ناو مۆزوعەکەی لە 10 ساڵە ناو مۆزوعەکەینە ئاسانکاری لۆوەی کە خزمەت گوزارینێ حکومت لەو کاتەی بەڵێ بودجەی تەواوی لە بەردەستی نییە بەسەر هەر بڕیارێک شارەوانی بیدا پێویستی بە دوواداچوونە پێویستی بە دیراسی بمورە جەنای وەزیرەوە لە باید جوابنا فەرمو قوربان بەس ئەگەر بە خێرایی بە خێراتنی جەناوی وەزیر دەکەین جەناویش بەخێر بەڕێزن ئێمە نوێنەرانی قەرەوی گوندی کۆری دەمێکە چاوەڕێنە ڕاستی یانی ئەو ڕۆهاتینە چاوەڕێ مژدانە و جێژنانە لە جەناوی وەزیر دەکەین ینی ئەو ڕۆکە پێشنیاری کاکشوان و جەماعەتی زەویەکی زۆرمان هەیە لەوێندەر 102 قەتعا زەویمان زیاتر هەیە مایکەکە نزیکە لە خۆت لۆ بیوێبی فرۆشن وەک هەشتی ئاسارۆک و زۆربەی جێەکانی تر دەمانێت ئێستا ڕۆ جێژنانەمان پێ بدەن مژدانەمان بداتێ بۆی کە خۆی سەردامان بکە وەک چۆن سەرۆکی حکومەت سەردانی زەویەکانی هەشت ئاسارۆکی کرد ئەوش سەردامان کە لەو چەند ڕۆژەی و بەڵێنمان پێ بدە لەوەی کە بچەند بیرێک چەند شتێکمان بۆ بکە بۆی ئەو خەڵکە تازە باسی کرد نزیک 6 بیری بەس لە حەسارۆکان لێداوە بە قوربان ئەوە باسی کرد دەزانم ئەمە لە قەرەوی گوندی کۆری نه لە قەرەوی گوندی کۆری بەڵێ باشە قوربان باش چاوە دەست خۆش بێ ئەوە لە کۆنتترۆل
پێم دەڵێن کاتت زۆر کەمەوە هەر فریا هیچ نەکەوتین بە قورئان فەرمو قوربان بەخێرهاتنی جەنابی وەزیر دەکەن زۆر سپاس لۆ کەناڵ 24 بژیت زۆر سپاس لۆ بە سەرۆک وەزیران سەبارەت بە هەشتی عەسارۆکان جەنابی وەزیریش باسی کرد تازە جەنابی سپاسی جەنابی سەرۆکی وەزیران دەکەن کە هاتە هەشتی عەسارۆکان بەخۆی سەردانی کرد شەقامە شێستەکان جەنابی وەزیر باسی کرد بەڵێ هەموو چاکرایە قیرتاو کرایە جێ دەستخۆشیە بەس پێویستە زیاتری ئیشکارەکان زیاتر وەکو مەزرا وەکو فەرعی کۆڵانەکان زیاتری ئەو ئیشکارە بکرێت لە بۆ هاوڵاتیانە لە بۆ خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان شەری خۆمانە سەبارەت بە دڵخۆشی بوو بەڕاستی جەنابی وەزیر ئەو پەیامی براو کردو لە بۆ فەرمانبەران ئەو زەویانە کە دەداتە خەڵکی جێ دەستخۆشیە بەڕاستی جەژن بوو دەبتە دوو جەژن حکومەتی خۆمانە دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی زۆر سپاسی دەکەین هیوادار ئینشاڵە جەنابی وەزیری ئیشکارەکان زووتر بڕوێنی مەسەلە بۆ عەرز و شتەکانی کە جەنابی وەزیر بابەتی پێکرد و ماژەی پێکردە زۆر سپاس دەست فەرمو ئەو برادرە لە دواوەی فەرمو باش فریا دەکەین ئینشاڵڵا زۆر سپاس سەرۆکی حکوومەت یاریمی کوردستانەکەم جەنابی دیار نین بۆ زۆر سپاس بۆ جەنابی وەزیر سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان جەناب ڕێزدارمان سعود بەرزانی کاک نێچیر کاک مەنسوور بۆم بڕیارە جوانە ئێمە وەکو سەربازێک ئایا زەوی بڕیار هەیە ئێمە بگرێتەوە پێشمەرگەیەک بەڵێ وەک پێشمەرگەیە وەکو پێشمەرگەیەک بەڵێ بڕیار هەیە زەوی ئێمە بگرێتەوە شمول ما بکە لای پرسیارێک جوانە جەنابی وەزیر دەڵێ وەک پێشمەرگەیەک هیچ بڕیارێکی ئێمەش سوورمەند بین سپاس بڕیارەکە لە بۆ هەموو فەرمانبەران و موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەردوو ڕاژەی مەدەنی و سەربازی بۆ ئێوەش دەتوان سوورمە بن کەسی کە پرسیاری ما بوویان من بچمە ناو پرسیارەکانی خۆم فەرموو زۆر سپاس دەستخۆشی ئەو بەرنامەتان دەکەین بژیت سپاس زۆر سپاسی براگەورە دەکەین بەهاتنی لۆ هەشتی عەسارۆکان بەڕاستی هەشتی عەسارۆکی ئارێ وەڵڵا ئەمەش عارمان پێمان خۆشە ینی خزمەت گوزاریەکان زیاتر بیتن پێمان خۆشە ینی شتەکانی کە شێستەکانی قیتاو کردیە پێمان خۆشە ئاو کارەبا و کۆرانەکانی زیاتر ئاوەدان بکرێتەوە ئەگەر بکرێ هەر لە چار پارچەکمان زیاتر لە ئاوەدام بکەینەوە دووش داواکاریمان هەیە لێرەوە لەدا لە برا گەورەی 125 مەتریمان لە بکەوە توی هاوڵاتێکی زۆر ینی سوودمان دەبی لە 125 مەتری ینی حکوومەت ینی قورساییەکی زۆری لەسرە سەرکرێتی ینی ئەگەر 125مان لۆ بکەنەوە لێرە داوە لە وەزیری دەکەین ئەو دەنگەمان بگەینتە براگەورە ینی لۆمان 125 مەتریمان لۆ بکاتەوە ڕێپێدانی 125مان بداتە دەست خۆش پەیامی تۆش گەیشت کاک ساسان پێشتر من بیرم کەوتەوە بۆ پرسیاری و بەڕێزە خانوو هەبوو 125 مەتری بۆ کارەکە چی بوو کەڕاتان کرد چکە ئێستاەوە داوای دەکات ئەو وڵاتی درێ بۆی زۆری کرێکی و ڕێژەی کرێکی داوا دەکەنەوە سەبەبەکە چی بوو کەڕاتان کرد کاتی خۆی دیدگایەک هەیە کە دیزایانی هەرگەڕەکەچی لەسەر دروست دەکرێت ئەویش لەسەر پێداویستی خێزانە و لەسەر ژمارەی خێزانە بە بابەتەکی زانستیانە ژمارەی خیزان لە عێراق و لە کوردستان لە نێوان 5 کەس هەتا 6 کەس دانرایە واتە کە زەویەک لەلایەن دائیرەی نەخشەدانانی ئاوەدانی نەخشەی کەرتی لە بۆ دروست دەکرێت گەڕەکە تەسمیمی لە بۆ دادەندرێ پێداویستی خێزانێکی 5 کەسی لەسەر 100 مەتر یا 125 مەتر لە عێراق لە کوردستان جێبەجێ نابێت لۆیە وەکو ستاندەرد 200 مەتر بەسەرەوە دانرایە لە 125 مەتر ئەگەر خێزانێک بمبورە جنابی 5 نەفەر یان زیاتر بێ لە 125 مەتر چی نابێتەوە بیکە 2 قات و 3 قاتیش ئەوەیە با هەندێک ڕوونکردنەوەی زیاتریش بدەم بۆ بەڕێستان لە بۆ نمونە ئەو باخچە کە دیزاین کرایە ئەمە لی دانیشتین لەو فەرزنا لە بۆ 100 کەس دیزاین کرایە باشە هەر ئێوە پێم وابێ ئاوادانتان کردەوە دروستان کرد ویستم ئاواژەی بێ بڵێ جێی 100 کەسە ئێرانە لە بۆ 100 کەس پێداویستیەکانی ئاو پێداویستیەکانی ئاوەڕۆ پێداویستیەکانی شەقام
پێداویستیەکانی سەوزایی پێداویستیەکانی خزمەت گوزاری کارەبا هەموو بابەتەکان لە بۆ 100 کەس دابین کرایە بۆ ئەوەی ئەو 100 کەسە بە ئیسراحەت ئێمە لێرە دانیشین بەڵام کە دابەشی دوی بکەین ژمارەکە یەکسەر دوو بەرامبەربی لە باتی 100 کەس سوودمەندبی لە ئاو لە کارەبا لە ئاوەڕۆ لە شەقام یەکسەر دەبیتە 200 کەس سبەینێ هەر بەڕێزت کارەبات نابی ئاور ناگاتێ شەقام بەبەر ناکەوی ئەوە دیدگایەکەیە ئەگەرنا هیچ فەرمانبەرێک هیچ حکوومەتێک هیچ وەزیرێک هیچ سەرۆک شارەوانیەک پێی ناخۆش نییە کە هاوڵاتی سوودمەند ببی کە ڕێگری لەو بابەتە کرایە لەبەر خزمەتی ئەوانە لە بۆ ئەوەی کارەبایان پێشتر تەواوبی پلانی کورتخایان هەبووە ئێستا پلانەکان درێژخایان وەک ئەوەی لە وڵاتان دەیبیستین بۆ نمونە دەڵێ لەندەن بڕیاری داوە پلانی داناوە بۆ 20 ساڵی ئایندا مەسەلەن ڕێژەی سەوزایی ڕێژەی یەکەی نیشتەجێبوون لە سەدا ئەوەندە زیێدەتر دەکات ئێستا ئەو پلانەیە لە هەرێمی کوردستان پلانی 10 ساڵ و 20 ساڵی داهاتومان لە شارەوانیەکان من بەس دەمەوێت زیاتر لە بەرچاوی ئەو برا خۆشەویستەمان و بەڕێزانی تریشکە و پرسیاریان هەیە با ئەو بابەتە ڕوومبی 14,000 قطعی سەکەنی لە هەشتی حەسارۆک هەیە معدل لەسەر 6 کەسی دانین ئەو گەڕەکە کە تەواو دەبی یعنی چەند کەس لەوێ دەژیا 84,000 کەس بە بەردەوامی لەوێ دەژیا 2000 زەوی خزمەت گوزاریمان هەیە معدل ڕۆژانە کە خەڵکێک هاتوچووی دەکا و ئیشی لەوێ و دێ و دەچی ئەگەر لە بۆ هەر زەویەکی 10 کەس دابنین ئەوە 20,000 کەس یعنی خزمەت گوزاریەکانی کەرتی هەشتی حەسارۆک لەسەر تقریبان 104,000 کەس 105,000 کەس تەسمیم کرایە مزگەوتی دائیرەی ئیتفای مستەشفای بنکەی تەندروستی ئاوی ئاوەڕۆی شەقامی هەموو ئەو شتانە باما وەکو مەزەندە فەرەزیە فەرەز بکەین ئەگەر نیوەی ئەو 14,000 دابش دوی بکە یعنی 7,000 زەوی دابش دوو بکرێت کەواتە یەکسەر لە بۆ 6 سەرخێزان کەواتە چەند زیاد دەبی یەکسەر 42,000 کەس لەوێ زیاد دەبی واتە خزمەت گوزاریەکانی کە لە بۆ 100,000 کەس ئێمە دامان نایە یەکسەر 150,000 کەس بەکاری دێنی ئەو کاتی هەر ئەو هاوڵاتیە زەرمەند دەبی لەوەی کە کارەبای لە بۆ دەچی یاخود ئاوی ناگاتێ شەقام بەبەر ناکەوی منداڵەکەی لە مەکتەبێ جێی نابیتەوە لۆیە ئەوە یەک لەو گرفتانەیە کە نەکەر لە هەشتی حەسارۆک لە هەموو کوردستان ڕێ بەدابش دوو نادرێ بەڵام سەرڕای ئەوانش ئێستا بەرزەفتەك لە مناقەشەیە لە وەزارەت و لە فەرمانگە پەیوەنددارەکان چۆن دەتوانین چارەسەری ئەو بابەتە بکەین بەڵام جارێەوە گفتوگۆی مایە و ئاسوەیەکەی دیار نییە کە کەی دەتوانین جێبەجێ زانیارێکی نەبیستراوم پێگەیشتووە وەزارەتی شارەوانی لە شارەکان بە تایبەتی پایتەخت خەریکن بۆ پلانی درێژخایان 2030 2035 ئاوا ماستەر پلانەکان هەموار بکەنەوە و دیزاینەکان بگۆڕن زانیارەکەی من ڕاستە بەڵێ ڕاستە ئەو شار و شارۆچکانەی کە تاکوی ئێستا ماستەر پلانیان نەبوو یا ماستەر پلان دەستی پێکرد بوو بەهۆی ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان بۆ ڕاگیرابوون دوای ئەوەی کە بردمانە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەلایەن ڕێزدار جەنابی سەرۆک وەزیران ڕێزدار کاک مەسرور بارزانانی و ئەنجومەنی وەزیران بڕیاردرا کە دەست پێ بکەینەوە و بودجێکی ساڵانەی لە بۆ تەخمین کرا و ئینشاءڵڵا 25 شار و شارۆچکە دەست بە پرۆسەی جێبەجێکردنەوەی ماستەر پلانەکانیان دەکەین و ئەولەویەت لەو ڕێزبەندیە درا پارێزگای هەڵەبجە و ڕۆژی 25 جەنابی سەرۆک وەزیران بڕیاری لەسەر تەرخانکردنی گژمەکەشدا کە ئینشاءڵڵا ئەوە مشارێکی زۆر بە پێویستی ئەزانم جەنابتان پارچەزەوەیەک لەناو یەکێک لە گەڕەکە هەژار نشینەکانی شارێکی هەرێمی کوردستان دەدەی بۆ من گۆڕینی پارچە زەویەکە ماوە من بچم دوایی واستەیەک بکەم لە شوێنێک بچم لە شوێنێکی گران بە هاوەری بگرم لێرە پێی دەوترێ پرۆسەی گۆڕینی پارچە زەوی حەزم لێ بەڕاشکاوی جوام دەوێت ئەوە هەیە لە وەزارەتی شارەوانی نەخێر ئەو بابەتە ڕاگیرایە بە هیچ شێوەیە گۆڕینی پارچە زەوی نییە یعنی من ناتوانم پارچە زەویەکم وەرگرت یەکسەر
بچم بڵێم فلان بەرپرس ڕەفیقمە لە دەرگای بەرپرسامدا نەما نییە ئەو بابەتە نییە باش دەست خۆش بێ با پرسیاری ئەو جادە و بانانەتان لێ بکەم ئەو هەمە قەیرانە ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە ئێستا من لە ئاسمانەوە ستافەکەمان پیشانی دەدەن پیشانی بینەرانی خۆشەویستی دەدەن پێم خۆشە بزانم چۆنتان دروست کرد لە ماوەی ئەو 4-5 ساڵە پڕ قەیراناوێ فکرەی ئەو پارکە لەلایەن هەر خودی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگەی ڕاستپاردنی نووسنگەکەی لە بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە دیزاین لە بۆ ئەو یەکتر بڕا دابدرێ دوای ئەوەی ئەندازیارەکانی وەزارەت و سەرۆکایەتی شارەوانی دیزاینەکەیان تەواو کرد و تەخمینی گوژمەکەیان کرد هەر لەسەر ئەرچی بودجەی نووسنگەی بەڕێزیان تەمویلی دروستکردنی ئەو پارکەیان کرد و پارکەکی زۆر جوانە و نەک هەر ئەو پارکە لە بۆ ڕەشچینی شەروەکو وعدمان پێدا بوو شوێنی گوندی ڕەشچین کە بکرێتە پارکی ڕەشچین ئەویش دیزاینەکەی تەواو بووە و دەرخستەکەی ئەو پلانە بەس بۆ پایتەختیان جەنابی وەزیر بۆ شارەکانی دیکە هەرێمی کوردستانیشە نەخێر بۆ شارەکانی تری هەرێمی کوردستانیشە تەنانەت لە سەردانکردنمان لە بۆ هەڵەبجە یەکسەر داوامان لێکردن هەر پرۆژەی سەوزکردنێک یا پرۆژەیەکی ئانی هەیە مقابل مەبلەغێکی دیاریکرا و دامان لێکردن دەرخستەکانمان لە بۆ بنێرن و دەرخستەکانیان نرد وە پێم وانە هیچ پرۆژەی هاوشێوە ڕوبەڕووی جەنابی سەرۆکوەزیران بکرێتەوە بڕیاری پێویستی لێ نەدابی باش با دوامین پرسیارم لە بەڕێستانەوە بێم دیارە هەر لە نێو مژدەی سەرۆکوەزیران و دوامین کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران باز لەوەش کراوە کە ڕێژەی قەرز و ڕێژەی باج لە سنووری وەزارەتی شارەوانی بۆ هاوڵاتیان لە 120 پێما بێ بشکێندرێ ئەوەش ئەگەر بۆمان وردکەیتەوە بۆمان ڕوونترکەیتەوە سپاس دەکەم. بەڵێ بڕیارەکەی حکوومەت ئەوە بوو بەداشکاندنی ڕێژەی 120 لە قەرزی کەڵەکەبووی هاوڵاتیان کە قەرزاری شارەوانی 120 لێ خۆشببوونی دەبی ئەویش قەرزەکانی کرێ ئاو دەگریتەوە قەرزی تابلۆ دەگریتەوە قەرزی ڕسمی پیشەی دەگریتەوە قەرزی ڕسوماتی گەشت و گوزار دەکریتەوە قەرزی کۆکردنەوەی خاشاک دەگریتەوە و بە هەمان شێوە لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکە هەتا ئەو کاتەی بارودۆخی دارایی هاوڵاتیان چا دەبێت ئەو ڕێژەی 120 داشکانە بەردەوام دەبێت. ئەگەر هەڵم بۆم ڕاستکەوت جەنابی وەزیر پێم وابێ بە درێژایی کابینەکانی ڕابردوو لە دوای ڕاپەڕینەکەی باری 91 یەکەم سەرۆکوەزیرانە بڕیارێکی هاوشێوەدا دروستە قسەکەم ئەگەر هەڵم بۆم ڕاستکەوە بۆ مەسایلی لێ خۆش بوون لەو قەرز و ئەوانەی لە سنووری وەزارەتەکانی شارەوانی. بەڕاستی من زانیاریم لەسەر کابینەی نۆیەم هەیە لەو کابینەیە بەردەوام ئەو لێ خۆشببوونە هەبووە نەوەک هەر ئێستا چەند جارێکی تریش جەنابیان موافقەی لەسەرەوە کردیە 115 لە قەرزی کەڵەکەبووی هاوڵاتیان بە تایبەتی لە کاتی کۆڕۆنا و ئەزمە اقتصادیەکەی کە دروست ببوو چەند جارێک ئەو بڕیارە درایە بەڵام ئەو جارەی وەکو پشتگیریکردنی خەڵک و پشتگیریکردنی هاوڵاتیان و پشتگیریکردنی کەم دەرامەتان نسبەکەی زیاد کرا بۆ 120 و مدەچی زەمەنیشی لە بۆ دانەندرا تا ئەو کاتەی بارودۆخی دارایی هاوڵاتیان و حکوومەت باش دەبێت. زۆر بەڕێز ساسانعونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار لە حکوومەتی هەرێمی کوردستان بە خێربەی لوتفدنوان بۆ پرۆگرامەکەم زۆر سپاس بۆ ئێوەی ێژا کە تەشریفتان هێنا کەوتمە کۆتایی بەرنامەکە لێم گەرە با کۆتایی پێبێنم سپاست دەکەم. سپاس بۆ بینەرانی ێژا کە تاوەکو ئێستا لەگەڵمانمانەوە هەمیشەتان شاد.